یەکەم بیمارستان کە لە ئیسلاما دروست کرا کامە بوو؟ بیمارستانێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بناغەکەی دانا. سەیرە بڵین بیمارستانێک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بناغەی دانابێ، لە کاتێکا سەعدی کوڕی معاذ برینار دەبێ لە شەڕی خەندەقا. لە غەزوەی خەندەقا پێ ئەکرێ و سەعدیش دوعا ئەکا و ڕەیسی ئەوسە، ئەڵێ خوایە ئەگەر ئەمە ئاخر جەنگە لە نێوانی ئێمە و ئەوانە کافرەکانە بەم تیرە بمبەیتەوە بەلای خۆت بۆی کە شەهید بم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمر بە سەحابەکانێکا ئەفەرمێت ئیجعلوه فی خەیمەتی ڕوفەیدە، ئەفەرمێ بیبەنە خەیمەکە یان بیبەنە ژوور و پەرستیاریەکەی ڕوفەیدە. ڕوفەیدە چیە بووە؟ ڕوفەیدە ئافرەتێ بووە کە ئیشی پەرستاری کردو و سەحابەیەکی پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم. لەکوێیە؟ لە مزگەوتی پێغەمبەری خوایە، فەرمێ حەتا ئەعوده من قەریب، بۆ ئەوەی کە زوو زوو سەردانی کەم. بێنە بەرچاوی خۆت لە مستەمەعێکی مەدینەیە کە بیناو شوێنی تیا زۆر نەبووە، ئافرەتێکیش هەبووە پەرستار بووە، شارەزایی لە توبا هەبووە. یەکێک لە قیادەکانی موسڵمانان پێ ئەکرێن کە سەعدە. سەعد تەمەنی 32 ساڵ بووە، 32 ساڵ 33 ساڵ تێنەپەڕیەوە لەو تەمەنە، هەر لەو تەمەنەشا شەهید دەبێ و ئەڕوات. بە هەموو منطقێکی عەقڵ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەفەرموێ بیبەنەوە ماڵەوە، با لە ماڵەکەی خۆیان بێ، خێزانەکانی مەحرەمترن بۆ ئەوەی کە تەداویکەن، با پیاویشی لەگەڵا بێ باشتر وەک لە ئافرەت. سەیری ئەم ئینفتاحە، سەیری ئەم قەناعەتەکە کە لەوانەیە ئەگەر ئێمە بمان کردایە ئەی پێغەمبەری خوا، پیاوێک برینارە، خوێنی لێدێ، خوێنیش پیسە، هاتوو هاوار و ناڕەحەتی و ئازاری هەیە، ئیشی سەر ئاوی هەیە، لە مزگەوتا چۆن ئەبێت ئاخر؟ چۆن ئەبێت کابرایەک لە مزگەوتا بێتە داوی بکرێ؟ سبحان الله. قەینا گریمان کاکەوت لە مزگەوتا بوو، قوڵمان کرد بۆی نزیکی جەنابێ بێ و جەنابە ئاگا لێ بێت و خۆش دەوێت و زوو زوو سەردانی کەی. چۆن ئەبێ ئافرەتێ بێتە مزگەوتەوە و لە مزگەوتا سەردانی پیاوێ بکاتە دایی پیاوێ بکە؟ ئەمە زۆرمان پێڵێ، ئەمە قودسیەتی خەستەخانەمان پێڵێ، قودسیەتی بێدەکانمان پێڵێ، قودسیەتی ڕوومەکانمان پێڵێ. پێتەڵێ ئەم ئیشە ئەوە پیرۆزە، یەکەم بێت لە ئیسلاما کە دانراوە، یەکەم نەخۆشی تیا چارەسەر کراوە لە مزگەوتا بووە. بە ئێوە شەڵێ خوشکان، ئێوە مەلائیکەتی ڕەحمەن فریشتەن بۆ ئەو خەڵکە باشترین کەسێک کە نەرمونیان بێ لەگەڵ نەخۆشە ئێوەن کە ئافرەتن کە نێرسن. وەگەرنا پیاوێک نەیزانیوە ئەمریکا ئافرەتێکی کات ئەمیش فێر بێت و بیکا بەڵێ توانی. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پەیامەکەی بۆ ئێوەیە کە ئەم ئیشە ئەی ماڵ سەباژیان لە بەیانیەوە ئیتر ئیستەقالە بۆ قورئانە بوون سەبا ئیتر نێنەوە خوشەکانمان لەبێ. ئەمە جوانترین پەیامە کە دەستوپلی ئافرەت بۆ نەرمونیانە خوای گەورە بۆ ئەوەی دروست کردووە بەم میهرەبانیە لەگەڵ نەخۆشا بجۆڵێتەوە. ئەمە لە سیرە و لە تاریخی ئیسلامیە باز نەکرایە، بەڕاستی باوەڕمان پێ ناکرد. کەواتە یەکەم خەستەخانە، یەکەم شوێنی تەداوی، یەکەم شوێنی عیلاج کە بە سابتی دانرا پێغەمبەری خوا داینا صلی الله علیه وسلم لە مزگەوتەکەی خۆیە بۆ سەحابەیەکی ئازیزی، سەحابەیەکی تری ئازیزی ئافرەتی کرد بەنێز بە دیارەوە. ئەمە گەورەی ئەم ئیسلامەیە.